رادیۆ دەنگی گەل دەنگی توی هاوڵاتیە. هێژا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. رادیۆی ئۆندا دی ئۆرتۆ لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو لەلایەن کۆمەڵێک خوێندەکارەوە لە شاری بریشیا لە ئیتالیا دامەزراوە. ماوەی 39 ساڵە کاری چاپ و بڵاوکردنەوەی سربەخۆ دەکات. لە ساڵی 1992ەوە رادیۆکا فستیڤالێکی گەورەی 18 ڕۆژە لە شاری بریشیا ڕێک دەخات و بۆ ئەوەی پارە دابین کات. رادیۆی ئۆندا دی ئۆرتۆ ماوەی 2 ساڵە ڕۆژێک لە فستیڤالەکەی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری گەلی کورد و کوردستان تەرخان دەکات. میشیل بۆراس سەرنووسەری رادیۆ لە گفتوگۆیەک لەگەڵ ئاژانسی فورات دەڵێت ئێمە وەک رادیۆ خەباتی گەلی کورد بە گرنگ دەزانین و پشتیوانیان لێ دەکەین. لەسەر داوای مەکتەبی ڕاگەاندنی کوردستانی ئیتالیا بڕیارمانداوە بە بەشداری کەمپینی ئازادی بەڕێز ئۆجەلان بکەین. وەک رادیۆیەک ماوەی 2 ساڵە پاڵپشتی هەڵمەتی ئازادی بەڕێز ئۆجەلان دەکەین، چ لە پەخشەکان و چ لە فستیڤالەکاندا و هەوڵ دەدەین کەمپینەکە بگەینینە چین و توێژە بەرفراوانەکانی کۆمەلگا. بۆرا هەروەها ئاماژەی بەوەش کردووە کە ئەوان گرنگیەکی زۆر بە بیرۆکەکانی ڕێبەر ئۆجەلان دەدەن و جەختی کردەوە. ئێمە وەک رادیۆ دەمانەوێت بیرۆکەکانی ئۆجەلان لە پەخشی ڕۆژانەمان و لە چالاکیەکانماندا بڵاو بکەینەوە. هەروەها بۆرا دەڵێت پارادایمی بەڕێز ئۆجەلان و تەفگەری ئازادی کوردستان بۆ ئێمەی چەپ لە ئیتالیا و ئوروپا سەرچاوەی خەباتە. ئێمە شیکاریەکانی ئۆجەلان و هەڵسەنگاندنەکانی وەک بنەمایەک بۆ خۆمان وەردەگرین. ئێمە سوود لە ئەزمونەکانی گەلی کورد وەردەگرین و کەم و کۆڕیەکانمان چارەسەر دەکەین. باواتایەکی تر بیرۆکەکانی بەڕێز ئۆجەلان مایەی قازانجا بۆ چەپەکان لە ئیتالیا و ئوروپا. هەروەها بۆرا گۆشەگیرکردنی ڕێبەر ئۆجەلان بە تاوانی دژ بە مرۆڤایەتی ناو دەبات و دەڵێ گۆشەگیرکردنی بەڕێز ئۆجەلان و 3 زیندانی تر لە ئیمراڵی بە هیچ شێوەیە قبول ناکرێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لە بارەی ئەنجامدانی چەند چالاکیەکی یەکینەکانی شەهید دۆغانزنار لە زاب ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگا هاتووە یەکینەکانی شەهید دۆغانزنار لە 12 بۆ 18 ئاب لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی FM ئامێدی و بەهار حەوت چالاکی ئاسمانیان ئەنجامداوە و ئاماژەیان بەوەش داوە لە ئەنجامی ئەو چالاکیانەدا 8 داگیرکەر سزا درراوە، 11 دیکەش بریندار کراون. هەروەها گورز لە سیستەمێکی بەرگری ئاسمانی و 6 مۆلگا وەشەندراوە. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەدا باسییان لەوەش کردووە ئەم چالاکیانە بۆ بەبیرهێنانەوەی فەرماندانی فیدای و ئاپۆی ئالان ملازگر و بەرواردەرسیم و ساراتۆڵە هەڵدان ئەنجام دراوە. میدیاکانی ڕۆژاوای کوردستان دەربارەی تۆپبارانی گوندەکانی سنووری کانتۆنی فورات لەلایەن دەوڵەتی تورک و چەتەکانیەوە ڕایانگەیان دەوڵەتی تورک و چەتەکانی تۆپبارانی گوندەکانی ڕۆژهەڵاتی شارۆچکەی عین ئیسا لە سنووری کانتۆنی فورات دەکەن. هەروەها ئاماژیان بۆش داوە لە ئێستاشدا تۆپبارانەکە بەردەوامە و تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی زیانی گیانی و مادیەکان نەخراوەتە ڕوو. یارەکە بە بۆنەی 30 ساڵیادی فەرماندا ڕێناس ڕۆژ ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە ئاماژە بەوە دەکات شەهید ڕێناس وەک فەرماندەیەکی سنوورنەناس لە چیاکانی سەرجەم بەشەکانی کوردستان تێکۆشانی بێوچانی کردووە. یارەکە جەخت دەکاتەوە هەواڵ ڕێناس لە بەرامبەر ئەرتشی دەوڵەتی داگیرکەر و فاشیستی تورک و چەتەکانی لە ساڵی 2019 لە شەڕی سەرەکانی و گرێسپی وەک فەرماندەیەکی لێهاتوو لە بەرەی تەلتەمەر قارەمانیەتێکی بێوێنەی نواندووە. لە ڕێکەوتی 19 ئابی 2021 لە ئەنجامی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەواندا گەیشتە ئاستی بەرزی شەهادەت. وەک فەرماندەیی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان جارێکی تر هەواڵ ڕێناس ڕۆژ و تێکۆشانە مێژوویەکەی بەبیردێنینەوە و دووپاتی دەکەینەوە کە لەسەر خەتی تێکۆشانی ڕێناسەکان ئازادی ڕێبەراپە و وڵاتمان کوردستان مسوگەر دەکەین.
حەسەن کۆچەر یاریدەری هاوسەرۆکایەتی ئەنجومەنی بەڕێوەبەری خۆسەر سەبارەت بە پێشاتەکانی ناوچەکە دەڵێت هاوپەیمانی دەوڵەتی تورکیا لەگەڵ دەوڵەتانی عەرەبی هێرشێکە لە دژی یەکگرتووی کورد و عەرەب و مەبەست لەم هێرشانە سازکردنی شەڕی کورد و عەرەبە. لەسەر ئەم مژارە کۆچەر ئاگاداری کردوێتەوە کە ئامانجی سەرەکی تەسویەکردنی ئیدارەی خۆسەرە. بەم مەبەستە دەوڵەتی تورکیا هاوپەیمانی لەگەڵ سووریا و عێراق پێک دەهێنێت. هەروەها حەسەن کۆچەر جەختی لەوە کردوێتەوە هەموو ئامانجی بەڕێوەبەری خۆسەر پاراستنی دەستکەوتەکانێتی و دەڵێ لە تێکۆشانمان بەردەوام دەبین زیاتر یەکگرتووی نێوان کورد و عەرەب پەرە پێ بدەین. لەگەڵ ئەمانەش کۆچەر ئاماژە با دەیر و زوور دەکات و دەڵێت ئەوەی لە دەیر و زوور ئەنجاممان داوە پاراستنی ڕەوا بووە وەک سیستەمی بەڕێوەبەری پارێزگاری لە خۆمان دەکەین هیچ کەسێک ناتوانێت دەستکەوتەکانمان لەبار بەرێت. پارێزگاری کەرکووک لە فەرمانێکی ئیداریدا داوای لە هەموو فەرمانگە و دامەزراوە ڕسمیەکانی شارەکە کردووە چوار زمان لە نووسراوەکانیاندا بەکاربهێنن. با گوێرەی فەرمانێکی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک لەمە دووە دەبێت زمانەکانی کوردی، عەرەبی، تورکمانی و سوریانی لە فورمی هەموو نووسراوە ڕسمیەکانی شارەکەدا بەکاربهێنرێن. لە نووسراوەکەدا ئاماژە بۆ کراوە ئەو فەرمانە بەهۆی فرەپێکاتەی پارێزگای کەرکووکەوەیە و دەبێتە ناسنامەی تایبەتی شارەکە. ئیسماعیل عەبدوڵڵا بەرەوبەری گەشت و گوزاری شارۆچکەی کۆیە ڕایگەیاند بڕیارە ڕۆژی 23 ئەم مانگە بۆ سێیەمین جار فستیڤاڵی بەرهەمی هەنجیر لە پارکی گوڵی مەهناز لە شارەدەی تەختاق بەڕێوە بچێت. دەشڵێت لە چالاکیەکەدا جگەل لە هەنجیر چەندین بەرهەمی دیکەی جوتیارانی سنوورەکە دەخرێتە ڕوو. جێی ئاماژەیە لە ڕۆژی 2 ئەیلولی ساڵی 2022 بۆ یەکەمین جار لە شارەدەی تەختاق فستیڤاڵی هەنجیر سازکرا. عێراق بە درێژایی 600 کیلومتر لەگەڵ سووریا هێزەکانی خستوەتە ئامادەباشیەوە بۆ ڕێگریکردن لە دزەکردنی چەکدارانی داعش و گواستنەوەی ئەو بارگرژیەی لا دەیرۆزور هەیە بۆ سنووری وڵاتەکەی. هێزێکی زۆری بڵاو کردوێتەوە و کامێرا و خاڵی پشکنینەکانی زیاتر کردووە. سەبارەت بە ڕێوشوێنە ئەمنیەکان لا سنووری عێراق و سووریا وتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ڕایگەیاند عێراق ماوەیەکی زۆرە کار لەسەر باشترکردنی سنوورەکانی لەگەڵ سووریا دەکات. هەر دزەکردنێک هەبێت ڕاستەوخۆ ڕوبەڕووی کوشتن و دەستگیرکردن دەبێتەوە. فەرماندەیی ئۆپەراسیۆنەکانی بەغدا سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی سەربازی و دەستگیرکردنی چەتەیەکی داعش ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە دوای وەرگرتنی زانیاری ورد و دروست بەڕێوەبەرایەتی گشتی هەواڵگری بە هەماهەنگی لەگەڵ هێزێک لە فیرقەی حەڤەی پیادە بە هاوبەشی لەگەڵ تیمێک لە فەرمانگەی هەواڵگری و ئاسایشی شارۆچکەی مەحمودیەی سەر بە پارێزگای بەغدا ئۆپەراسیۆنێکیان ئەنجامداوە. ئاماژە بەوش کراوە لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆنەدا توانراوە چەتێکی داعش دەستگیر بکرێت. دواتر ڕادستی لایەنە پەیوەندیدارەکان کراوە بۆ ئەوەی ڕێکاری یاسایی لە بەرامبەری بگیرێتە بەر. هەروەها ئەوەش خراوەتە ڕوو هێزانمیەکان بەردەوام دەبن لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی بە مەبەستی لە ناوبردننی چەتەکانی داعش و پاشماوەکانیان لە هەر شوێنێکی عێراق بن. عەقیل فەتلاوی وتەبێژی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە پارلەمانی عێراق ڕایگەیاند هیچ ڕێککەوتنێک لە نێوان عێراق و تورکیا نەگەیشتوێتە پارلەمان، بەڵام هەر ڕێککەوتنێک دژی سەروەری خاکی عێراق بێت ئەوان ڕەدی دەکەنەوە و ڕێگری لێ دەکەن. دەشڵەت پێویستە تورکیا ڕێز لە سەروەری خاکەکەیان بگرێت. فەتلاوی باسی لەوەش کردووە تا ئێستا لای ئێمە ڕێککەوتنە کۆنەکان لەگەڵ ڕژیمی پێشوو کاری پێدەکرێت. ئێمە لە زۆربەی خاڵەکانی ڕێککەوتنی پێشووتریش ناڕازین، بەتایبەت ئەوانەی پەیوەندی بە پێشلی سەروەری عێراقەوە هەیە. شایانی باسە 22 نیسانی ئەم ساڵ ئەردۆغان سەرۆک دەوڵەتی تورک سەردانی عێراقی کردو لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق 26 ڕێککەوتن و یادداشتی لێک تێگەیشتنیان لە بوارەکانی ئاسایش، بازرگانی ئاو و ڕێگە گەشەپێدان و چەند بوارێکی دیکە واژۆ کرد. هاوکات 15 ئەم مانگەش شاندی باڵای عێراق بە سەرۆکایەتی فواد حوسێن وەزیری دەرەوە و هەریەکە لە وەزیری بەرگری، سەرۆکی دەستەی حەشدی شعبی، سەرۆکی دەستگای هەواڵگری و سوپاسالاری عێراق و وەزیر ناوخۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان سەردانی تورکیایان کرد. چوارەم کۆبوونەوەی باڵای ئەمنی نێوان هەردوو
وڵات بەڕێوەچوو. هەروەها جێ ئاماژەشە دەوڵەتی داگیرکاری تورک لە ناوەڕاستی مانگی حوزەیرانی ئەم ساڵەوە هێرش و داگیرکاری نوێ و زیاتری لە هەرێمی کوردستان دەست پێ کردووە و هێرشی بەردەوام لە قوڵای خاکی هەرێمدا ئەنجام دەدا. بەهۆیەوە دەیان کەسان بوونەتە قوربانی و چەندین کوندوێران بوون و سەدان هاوڵاتی دیکە ئاوارە بوون. ئەمڕۆ بە دەیان دەرچووی بەشە پزیشکیەکانی عێراق لە بەردەم بینای وزارەتی دارایی لە بەغدا خۆپیشاندانیان ئەنجامدا و داوای دامەزراندنیان کرد، بەڵام دواتر گرژی لە نێوان هێزە ئەمریکان و خۆپیشاندەراندا دروست بوو، بەهۆیەوە 22 کەس بریندار بوون. زانراوە لیوا وەلید خەلیفە تەمیمی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغداد بۆ هێوربوونەوە و کۆنتڕۆڵکردنی دۆخەکە گەیشتووەتە شوێنی خۆپیشاندانەکان. بەهزاد شەریفی پور بەڕێوبەری گشتی سامانە سروشتیەکانی پارێزگای سنا ڕایگەیان لە سەرەتای ئەم ساڵەوە 1638 هێکتار لە دارستان و لە وەرگەکانی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان بە هۆکاری جۆراوجۆر سوتاون. جێ ئاماژەیە 60% زەوی پارێزگای سنا لە وەرگە و دارستان و 14,000 بنەماڵە دارستانەکان بەکاردێهێن و 67,000 بنەماڵەش سوود لە وەرگەکانی پارێزگاکە دەبینن. هەروەها لە ئێران پێنجەمین دانیشتنی پەرلەمانی ئێران بۆ هەڵسەنگاندنی شیاوەتی و توانای وەزیرانی کابینەکەی پزیشکیان لە پەرلەمان دەستی پێکرد. دانیشتنەکان لە ڕۆژی شەممە حەڤەی ئابەوە دەستی پێکردووە. دەنگدان بە وەزیرە پێشنیازکراوەکان دوای تەواوکردنی پێداچوونەوە بە بڕوانامەی 19 وەزیرە پێشنیازکراوەکە لە پەرلەمان ئەنجام دەدرێت. بڕیارە تاوەکو ڕۆژی چوارشەممە 31 ئاب هەڵسەنگاندنەکان تەواو بێت و کابینەکەی پزیشکیان بخرێتە دەنگدانەوە. ڕێکخراوێکی چەپی ئەڵمانی لە پەیامێکی ڤیدیۆییدا پشتیوانی خۆی بۆ نابۆ لە سێدارەدان بەڵێ بۆ ئازادی ژیان دەربڕی. لە پەیامەکەی ڕێکخراوی چەپی ئەڵمانی داهاتووە بە توندی ئیدانەی ئەو بڕیارە دەکەین لەلایەن ڕژیمی ئێرانەوە بە مەبەستی سزای لە سێدارەدانی ژنان دەرچووە، بە تایبەتی دژی ڕۆژنامەنووس پاشان عەزیزی و چالاکوان شەریفە محەممەدی و داوا دەکەین دەست بەچێ بڕیارەکە ڕابگیرێت. دەشڵێن ئێمە پشتیوانی شۆڕشی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەکەین و ئێمە دەڵێن نابۆ سزای لە سێدارەدان بەڵێ بۆ ئازادی ژیان، ژن ژیان ئازادی. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد